دکتۆرە جان چۆن کلۆربوون دروست دەبێت یاخود چۆن کلۆربوون ڕوودەدات؟ نزاخان بەپێ ئەو هۆکارانێکەوە باسمان کرد یەکێک لە هۆکارەکان مانەوەی خۆراک لەسەردان. ئەو بەکتریایی کە دەبێتە هۆی کلۆری ددان یاوە خۆدانەکە تێک دەدات لەسەر ئەو شەکرە دەژیتن کە لە ناو خۆراکدا هەیە. کاتێک ئەو شەکرە دەگۆڕێت بۆ ترشی بەمەش ترشیەکە ددانەکە کون دەکاتن کەواتە خودی شەکرەکە خۆی ددانەکە تێک ناداتن بەڵکو ئەو بەکتریایە هەڵدەستێت بە شیکردنەوەی ئەو شەکرا و هەروەها دەیگۆڕێ بۆ ترشی بەمەش ترشیەکە ددانەکە تێکداتن. بۆیە ئەو کەسانێک کە واشتی ترشیش زۆر دەخۆن یەکسەر کاریگەری لەسەردانیان دەبێت و دەبێتەوە هۆی کلۆربوونی ددان. کەواتە ئەو کەسانێک کە خواردن ئەو خواردانە دەخۆن ڕێژەیەکی زۆر لە شەکری تێدایە بە تایبەتی شەکرە دەستکردەکان کەوا دەکرێتە ناو خواردنەکان لەوانە شیرینیەکان یا خۆت جبس نۆتێلا بیپسی یا خواردنەوە گازیەکان خواردنەوە زەبەخشەکان ئەوانە هەمویان کاریگەری زۆریان دەبێتن و وا دەکاتن کەوا زووتر دانەکە کلۆر بێتن لەبەر ئەو بەکتریاکە لەسەر ئەو شەکرە دەژیتن. میهرەبانی دڵسۆزی و لێزانی